دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەردەوامە لە فەرامۆشکردنی داواکاریەکانی ئۆپۆزیسیۆن و پرسەکانی پەیوەست بە خەڵک و مافەکانی خەڵک. لە درێژەی مامەڵەی نایاسایی لەگەڵ داواکاری پەرلەمانتاران، دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ڕەتی کردەوە بابەتی لێبڕینی موچە بخاتە بەرنامەی کارەوە، لە کاتێکدا ژمارەی یاسایی پەرلەمانتاران واژۆیان لەسەر ئەو داواکاریە کردبوو. داوامان کرد کە بڕگەیەک زیاد بکرێت بۆ بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمانی کوردستان لەسەر مەسەلەی بڕینی لێبڕینی موچە. لە ڕێگەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و لە ڕێگەی سکرتێری پەرلەمانی کوردستانەوە ئاگادار کرامەوە کە ناتوانن ئەم بڕگەیە بخەنە بەرنامەی کار بۆ پێی کە تیمی حکوومەت ئامادە نابن لە دانیشتنەکەی پەرلەمانە. پێویستە پەرلەمانی کوردستان دەسەڵاتی خۆی بەکار بهێنێت، بڕیار بدات بە مەسەلەی لێبڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کۆتایی پێبهێنرێت. چونکە پەرلەمانی کوردستان وەزارەتی یاسادانان نییە هەر کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان بێوێت کۆ ببێتەوە یا هەر بەڕێزێک بێوێت قانونێک لە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت پەرلەمانی کوردستان بۆی بشەرعێنێ. ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستانیش پێی وایە ئەم جۆرە خۆتزیینەوانەی سەرۆکایەتی پەرلەمان نایاسایی و بێمانان. ئەو پاساوانە ناڕاستن کە حکوومەت ناتوانێت موچە دابەش بکات بەبێ لێبڕین. دەشڵێت حکوومەت دەتوانێت موچەی تەواوەتی دابەش بکات. بەداخەوە چەندین جارە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەم نەریتە خراپە پەیڕەوەکەن بە پێی یاسا، بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان، ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانی کوردستان لە کاتی یاساییە داوایەکی زەڕور پەیوەندیدار بە ژیانی خەڵکەوە ئاراستەی دەستەی سەرۆکایەتیەکەن، بەڵام لە بەرنامەی کاری دانیشتنادانانرێ. هەرێمی کوردستان ئێستا داهاتی هێندە زیاد بووە کە ئەتوانێت هەم موچەی تەواو بدا، هەم وەزارەتەکانیش بەڕێوەبەرێ، هەم بڕێکیش بۆ وەبەرهێنان تەرخانکە. لە کاتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکەشە کە من پێم وایە زیات ڕێکەوتنێکی سیاسیە نەوەک ئابووری و دارایی، لە کاتی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەشە شتێک لە داهات بۆ هەرێمی کوردستان زیاد دەبێت. فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و بەشێک لە پەرلەمانتارەکانی دیکەش پێیان وایە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆتە هۆی لاوازکردنی دەستگاکە و لەژێر هەژموونی حکوومەتدایە، هەر بۆیە ناتوانێت لە ئاست چاوەڕوانی خەڵک و دەنگدەرانی کوردستاندا بێت. ئەمەش وای کردووە بڕیاری لێبڕینی موچە بەردەوام بێت کە لەلایەن حکوومەتەوە بە نایاسایی سەپێنراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.